نووسەر و زانا و سیاسەتمەداری ئەمریکی بنیامین فرانکلین دەڵێت پارە هەرگیز خەڵکی دڵخۆش نەکردووە، هیچ شتێک لە سروشتیدا بەختەوەری بەرهەم ناهێنێت، هەتا پارە زیاتر پەیدا بکەیت هەر داوای زیاتر دەکەیت. لە واشنگتن دیسیەوە سڵاوی ستافی زایەڵی داهێنانتان لێبێت. کاتی خۆی بە چلکەی ئاسکریم بە چلکەی شقارتە و بە سەرسۆدا شتمان دروست دەکرد. ئەم چیرۆکە دەمانگەڕێنێتەوە بۆ سەردەمی مناڵی. گەنجێکی خەڵکی نایجیریا بەرەنگاری نەخۆشیەکەی خۆی دەبێتەوە و لە چلکەی شقارتە پەیکەری زۆر گەورە دروست دەکات. ئاکینگ باید ئادنی تەمەن 27 ساڵ سەرەتا گرفتی ئەوەی هەبوو لە منداڵیدا توانای خوێندنەوەی نەبوو. ئەو لە قوتابخانە و بوارەکانی تری ژیاندا لە تێکۆشاندا بوو تا لە کۆتاییدا لە تەمەنی 22 ساڵیدا تووشی نەخۆشی دێسلێکسی بوو. ئەو نەخۆشیە وا دەکات کەسەکە توانای فێربوون و خوێندنەوە و حۆنجەکردنی کەم دەبێتەوە. مەزەندە دەکرێت ئەو حاڵەتانە لە سەدا 9 بۆ لە سەدا 12 دانیشتوانی جیهان پێک بهێنن. پاش دەستنیشانکردنەکە ئادنی هەوڵی دەدا شێوازی دیکە بدۆزێتەوە بۆ زاڵبوون بەسەر توانەکانی و نەخۆشیەکەی خۆیدا بۆی بتوانێت بەردەوام بێت لەسەر ژیان و خولیاکانی خۆی. پیکرساز و دەرچووی کۆلیژی تەکنۆلۆژیای یابا لە شاری لاگۆس لە نایجیریا ئێستا کارەکەی بەکاردەهێنێت بۆ قسەکردن لەسەر ئازارەکانی ئەو. من کێشەم هەبوو لە بواری فێربووندا کە تەمەنم گەورەتر بوو بەهۆی ئەوەی کە کێشەی فێرکاریم هەبوو، نەمدەزانی چۆن باش بخوێنمەوە. لە ڕاستیدا کێشەیەکی گەورە بوو، بەڵام بە تێپەڕبوونی کاتێک گەورە بووم زانیم کە گرفتی خوێندنەوەم هەیە وەک نەخۆشی و دواتر باشتر دەستم کرد بە باشکردنی. ئێستا دەتوانم لە ڕووی پەروەردە و فێرکردنەوە باشتر باس لە خۆم بکەم. ئادنی بەو کارە هونەری ناسراوە کە بەرزیەکەی 8 پێ بوو کە دوایەمین پرۆژەی بوو لە قوتابخانە. بە زیاتر لە 8,000 چلکە شقارتە دروستکراوە و ماوەی 3 مانگی خایان تا دروستی کرد و لە ئێستادا لە مۆزەخانەی هونەری یابا دانراوە. ئادنی دەڵێت شوێنگەیەکی گونجاوی بۆ خۆی بەدەستهێناوە چونکە ئەو زیاتر چلکە شقارتە و چلکەی ددان لە هونەرەکەیدا بەکاردێنێت. پرۆسەی وردی دانانی پارچەی بچووکی چیلکەکان لە چینچینی هاوشێوەدا ئەو شتەیە بۆ ئەو کەسەی کە ئەو نەخۆشییان هەیە کە ناتوانن بە ئاسانی بنووسن و بخوێننەوە. ئەو بووەتە هاندەری ئەو کەسانەی کە گرفتی خوێندنەوە و نووسینیان هەیە وەک نەخۆشیەکی درێژخایەن ساز و ئارام بن لە هەوڵەکانیاندا. بڕیارمدا دروستی بکەم تەنیا لەبەر ئەوەی نیشانی بدەم ئەو کەسانەی نەخۆشی گرفتی خوێندنەوە و نووسینیان هەیە دەبێت بەردەوام بن لە هەوڵدان بۆ خوێندنەوە، هەرچەندە سەرەتا ناتوانن بیخوێننەوە، بەڵام دەبێت بەردەوام بن لە خوێندنەوە و خۆتەرخانکردن و دەتوانن باسی کارەکانیان بکەن و لەسەر کارەکانیان بنووسن و بەرگری لە کارەکانیان بکەن و دوجار لە ڕاستیدا خەڵک ڕێزیان لێدەگرن و بایەق بە خۆیان و کارەکانیشانەدەن. کارەکانی ئەو بریتین لە ریالیست ئێمسی و پەیکەربەندیەکی ڕاپەڕی ئەمریکی جێی کۆڵی دروست کردووە. ئادنی هونەری چیلکەی ددان و چیلکەی شقارتەی دانەهێناوە. ئەو دەڵێت ئەو هونەرە دەیان ساڵ لەمەوبەر لەلایەن هونەرمەندی ئەمریکایی ستیڤن جەی پاکمانەوە بەرهەمهێنراوە. ئەو هونەرمەندە نایجیریە چاکە کەس نییە کە داوای پشتگیری زیاتر دەکات بۆ ئەو کەسانەی نەخۆشی گرفتی خوێندنەوەیان هەیە. ئەکتەر و پرۆدیوسەر و شانۆکارە، ئەندامی کارایی گروپی شانۆی بایە، بەڕێوەبەری وەبەرهەمێنانی سنتەری میترۆیە، ماوەی 10 ساڵ زیاترە لە بواری ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنیدا کار دەکات. هەر لە ساڵی 2011ەوە گەڕاوەتەوە بۆ سەر شانۆ و بەشداری چەندین شاکاری شانۆی کردووە. لە دوا ڕۆژەکانی بابلۆشدا یەکێکە لە خانمە ئەکتەرە بە توانەکانی ئەم بەرهەمە. ئێستاش ڕووبار خالید میوانی زایەڵی داهێنانە. ئەم کاتت باش ڕووبارخان بەخێربەی بۆ بەرنامەی زایەڵەی داهێنانی دەنگی ئەمریکا. زۆر سوپاسدانەکەم، زۆر مەمنون. هەر بژین. ڕووبارخان با لە تازەترین ئیشی ئێوە دەست پێ بکەین دوا ڕۆژەکانی بابلۆ. ئێوە وا بە هەڵەیان نەچوو بم 40 شەوە
ئێوە نمایشەکەن. بەڕاستی ئەم ئیشە هەم دەنگدانەوەی هەبووە و هەم خەڵکێکی زۆریش بە جۆش و خرۆشەوە لە سەرجەم چین و توێژەکان سەردانی نمایشەکەتانەکەن و ئەیبینم چەند خەڵک بە پێوە ئەوەستێت سعاتێک سعات و 40 دقیقە. پێم خۆشە بۆمان باسکەی بۆ بینەرانی دەنگی ئەمریکا. زۆر سوپاستانەکەم، سوپاس بۆ دەنگی ئەمریکا کە گرنگی یا بە ئیشەکەی ئێمە. ڕێزم هەیە بۆ بینەرەکانتان. ڕاستیەکەی ئێمە دوا ڕۆژەکانی بابلۆ تقریباً ئەم شەو ئەوێ بە 43 شەو نمایشەکەین لە شاری سلێمانی. زۆر زۆر سوپاس بۆ هەموو ئەو بینەرانی کە پێشوازێکی زۆر زۆر گەرمیان کرد لە ئیشەکەمان. زۆر بە جۆش و خرۆشەوە یەن بۆ بینینی نمایشەکەمان. نازانم چۆن سوپاسی هەموو ئەو بینەرانە بکەم کە سعاتێک و 40 دقیقە ئامادەن لەسەر پلیکانەیەکی سارد دانیشن، سعاتێک و 40 دقیقە ئامادەن بە پێوە بۆستن تەنها نمایشەکە ببینن. هەنێکیان یەکەم جاریان نییە، دووەم و سێەم و سیانزەیەم جار و هەژدەیەم جاریان هاتوون. لێرەوە مەوێ بڵێم زۆر زۆر سوپاسیانەکەم. بەڵێ بڵێ ڕووبارخان هەڵبەت جیاوازی ئەم ئیشەی ئێوە لەگەڵ ئیشەکانی دیکەی شانۆگەریەکانی دیکەیە چییە؟ ئایا یان جیاوازی تۆ لە کۆڕی شانۆی بابووی گروپی شانۆی با هاوکات ئەم ئیشەشتان ڕەنگە هەندێک جیاوازی هەبێ، بەڵام بەو ڕۆحێتەوە ڕەنگە لێکچوونێک یان هارمۆنیەتێک هەبێ لێەوە تا ئێستاکە. ئەو هارمۆنیەتە ڕەنگە لە پێشتریشە بینەرانی شانۆ تۆرابن لە هۆڵەکان، بەڵام ئێوە توانیتان بینەرێکی زۆر بهێننەوە لە زوربەی چین و توێژەکان لەو پەڕی دەستەبژێری ڕۆشنبیرانەوە تا ئەو پەڕی خەڵکێکی ئاسایی. بەڵێ من ئەمە سەرەتا باسی ئەوە بکەم کە ڕاستە من ئەمە پێنجەمین کاری نمایشی شانۆیمە بیکەم. هەر کارێکم لەگەڵ دەرهێنەرێکی جیاوازە کردووە و من ئەندامی دەستی کارگەڕی کۆڕی شانۆیی بام. بۆیە من ئیشم کردو لەگەڵ هەر دەرهێنەرێکە لێرە و ڕێزم هەیە بۆ هەمویان هەریەکە بە ستایلی جیاوازی خۆی کاری کردووە. بۆیە هەموو ئەو کارانی کە کردومە جێگەی شانازی من، بەڵام جیاوازی ئەم کارم لەگەڵ کارەکانی ترمە. لە کوردستانە کۆمەڵێک دەرهێنەر هەن کە خەڵک بە تامەزرۆییەوە چاوەڕێی کارەکانیانەکەن. بە نمونە هۆرێن غەریب، هیوافایەق، کاک شوان کەریم. من نامەوێت زۆر ناوبێنم بۆی کەسم بیر نەچێ و دوایی داوای لێبوردنیانەکەم لێ ئەەکەم لەوانەی کە بیرم ئەچن، بۆیە نامەوێت ناوبێنن. یعنی ئەوانەی کە ئێستا لە خەیاڵمان خەڵک بە تامەزرۆییەوە چاوەڕێی کارەکانیانن. بۆیە ئەم ئیشەی کاکشوان خاوەنی ستایلێکی تایبەت بەخۆیەتی لە نمایشی شانۆیە. هەموو کارەکانی جێگەی ئەبێتە جێگەی سەرنجی بینەران، وای لێت شتێک لە لای خەڵک بەجێ ئەهێڵێ. هەموو کارێکی کە کاری دەرهێنانی بۆ کردووە پەیامێکی هەیە. پەیامەکە زۆر بەباشی ئەگەیەنێتە خەڵک و ئەم کارەی ئێمە جیاوازی لەگەڵ کارەکانی ترا مەسەلەن ئەو شتێک کە ئەڵێ بینەر لە شانۆ تۆراوە، من پێم وانییە بینەر لە شانۆ تۆرابێ. بینەر داوای کاری باش ئەکا، بینەر حەزی لە شتی سادە و ساکارە، بینەر حەزی لە کارێکە کە لە واقعی ژیانی خۆی و نزیک بێ، حەزی لە کارێکە کە ڕاستە و خۆ بەری بکەوێ. ئەو بینەرانی کە تا ئێستا هاتوون بۆ بینی نمایشەکەی ئێمە، ئەمە قسەی ئەوانە قسەی من نییە کە ئەڵێن هەموو یەکێک لە ئێمە لەگەڵ هەموو دێڕێک لەگەڵ هەموو حیوارێکی ئەکتەرەکان خۆمانە بینینەوە لەسەر مەسرح، خۆمان ئەخەینە شوێنی ئەکتەرەکان وا ئەزانین ئێمەین لەویان نمایشەکەین. بۆیە خەڵک حەزی لەم جۆرە کارانەیە، حەزی لە کارێکە کە نزیک بێ لە واقعی ژیانی خۆیەوە، حەزی لە کاری سادە و ساکارە، پەیامەکە بەباشی بگات. بەڵام کاری سادە بەڵام پڕمانە هەڵبەت مانای گەورە پەیامی لە پشتەوە بێ ئەکید بە دڵنیاییەوە مانای گەورە و هەڵبەت پەیامی گەورە و تێڕوانین و دنیابینیکی گەورە لە پشت ئەم ئیشەوەیە. بۆی ئەم ئیشاتوانێ دەردی هەموو جارێ بازەواکرێ ئەبێ کاری ڕۆژنامەگەری
هێندە سادە بێ خەڵکێکی زۆر سادە بۆ دایکی من و تۆ لی تێبگە شانۆگەریش ڕاست ئەبێ چەند سادە بێ ئەوەندەش مانای گەورە لە پشتیەوە ئامادەیە پەیامی گەورەی هەیە بەڵام سادەیە دەستخۆش هەڵبەت یەک بابەت زۆر گرنگە بەلامەوە کۆمەڵی ئاڵنگاری و کۆمەڵێک بەڕاستی سەختی هاتە بەردەمی ئێوە وەکو نمایشەکەتان لە سەرەتایە بەڵام توانیتان بەسەر ئەو هەموو سەختیە زاڵ بن سەرباری دیکۆر مۆسیقا خوا ئامادەکردن دەرهێنان ئەو هەموو کارکتەرەی کە لە ئیشەکەشە ئیشەکەن چۆن توانیتان؟ ڕاستی من ئەمێ باسی شتێ بکەم کە ئێمە حەڤە ئەکتەرین لەم کارەیە کۆمەڵێک میوزیکسانی زۆر بەتوانامان لەگەڵە کە هەمویان گەنجی زۆر بەتوانان زۆربەی زۆری ئەو ئەکتەرانی کە لەگەڵمانان یەکەم ئەزمونیانە جگە لەوانەی کە مەسەلەن کاک تایر عەبدولواحید مامۆستا سۆران ئەمانە ئەزمونێکی باشیان هەیە لە شانۆیە بەڵام هەنێک لە ئەکتەرەکان یەکەم ئەزمونیانە ئەوەی کە جێگەی خۆشحاڵیە بۆ ئێمە یعنی ئەو گەنجانن کە توانا و تاقەیەکی زۆر جوانیان هەیە دڵسۆزیێکی زۆر جوانیان هەیە بۆ ئیشەکەیان و ئەمەوێ باسی ئەو بکەم ئێمە هەموو ئەو بربەستانی کە هاتە ڕێگامان توانیمان سەرکەوین بەسەر بربەستەکانە جگە لەوەی کە کاکشوان کارێکی زۆر جوانی کردووەکو کاری دەرهێنان ئێمە سۆمارکێتین کە سپۆنسەری ئیشەکەمانی کردووە کە پرۆدیوسەری ئیشەکەمانە ئەوان هاوکارێکی زۆر باش بوون پاڵپشتێکی زۆر باش بوو بۆ ئەوەی کە ئێمە بەردەوام بین لە کارەکەمان سۆمارکێتین یەکەم جارە ئەمێ ئەو باسکەم یەکەم جارە لە کوردستان کە کەرتی تایبەت کە کۆمپانیایەک داعمی ئیشێکی شانۆیی بکە پرۆدیوسەری کارێکی شانۆیی بێ بۆیە چەند کارە شانۆیەکە گرنگە ئەوەنە پاڵپشتیکردنی کەرتی تایبەت گرنگە بۆ کارێکی شانۆیی بۆ ئەوەی هەموو ئەو بربەستانی کە هاتە ڕێگەی ئێمە توانیمان سەرکەوتوو بین بەسەریا توانیمان زاڵ بین بەسەریا توانیمان تێپەڕێنین سپاس ڕووبار خالید بۆ ئەو کاتی پێت بەخشین بۆ زاڵی داهێنانی دەنگی ئەمریکا لە گوڵزاری گوڵە گێلاسیەکانی واشنگتنەوە تا گریانی دایکێکی کۆسکەوتوو لە ئۆکرانیا تا پێکەنینی مناڵانی جیهان وێنەمان لە جیهانەوە بۆ ئامادەکردوون. خانمە هونەرمەند کینیان شێوازە هونەریەکەی بەرجەستە دەکات بۆ ئەو کەسانی بیناییان لەدەستداوە. ئەوان هیواخوازن ئەم هەنگاوەیان ببێتەمایی کۆکردنەوەی کۆمەک و یارمەتی بۆ ئەنجامدانی نەشتەرگەری چاو بۆ ئەو مناڵانەی گرفتی بیناییان هەیە. تینا بێناورە هونەرمەندێکە کینیە
هونەرێکی جیاواز بۆ وان کەسێن کۆرەیان کێ ماسیت بینینێدا هەنچێت گات. کەسێن کێم بنیانیên کۆرە دیمەنان نابینن. دیمەنان نایننە ber çavê xwe. Direngan nagehin. Ji ber vê êkemrêka min dît ku ez dikarim bi awayê xwe rengî şirove bikim. Bi bikaranîna nivîsîna Braille. Braille sîstemekê xwandinê û nivîsînê ye bi rêya destkirinê. Kesên kûreyan kêm bîn bikartînin. Hunermendê destpêkê reng bi rêya Braille şirûvet kirin û karên wê li ser babetên girêdayî pîzbûna jîngehê ve zêdebûna hejmara kesan cîhanê da bûn. Kesên kêm bin yên xwedanpêtiviyên taybet bi şêweyekî gejbîn hunera min werdigêrin. Hin dişên li gor ronahiyê sîbera bibînin. Hindek jî hez dikin bixwînin. Hindek jî hez dikin hest pê bikin. Wînî ewîn û dirîdanekê de berî 12 salan bînahiya çavên xweşdest dabûn û ew hez diket ku ew jî tevlî hunerekî bibît. People tend to believe that if you can't see, you can't feel something also. Mirov bawer dikin ku heke hûn nikaribin bibînin, hûnê nikaribin tiştekî jî hês bikin û ev yek jî dibe sedem ku em xwe wek paşketî û kêm hês bikin. Lê heke tabloyên cuda bi Braille re hatine çêkirin hebin, em dikarin pir baş vateya vê fêm bikin. Ew çêwa û çi peyamê dide civakê yan cîhanê, yan jî her tiştê di derbarê sûruştî de û li derdora me diqewime. Bênavra da ku fêlî şêwazê nivîsînê Braille bibît û bikarî tabloyên xwe da bikarbînît, ew zifirî ve xwandingehê. Her wisa wê berînûke karên xwe li pêşangehan nîşan dabûn, lê ji ber belavbûna COVID-19 snûrdarkirinan, pêşangeh hat bûne ragirtin û tabloyên xwe di navbera $500 ta $1000 firotîne. Behra pitir yavan neştergeriyan bo vegerandina bînahiya çavên wan e. Ev ca huner rêkeke bo hişyariya xelkê û komkirina pereyan. Bo wan zarokên ku çê dibin rojekê bişên bibînin. Armancı projê wê ew e ku paran bû nîştegeriyên çavan yên zarokên dijî 2 ta 12 salî da kom biket. لە هۆڵی پەیمانگای هونەرە جوانەکانی هەڵەبجە لە ڤیستیڤاڵی گۆران بۆ شانۆی کچانی میراباڵ لەلایەن ژمارەیەک لە ئەکتەرانی کچەوە پێشکەشکرا کە لە شانۆکەدا خواستەکانی کچان و ڕێگریەکانی بەردەمیان نمایشکرا. هاوکات پەیامی یەکسانیان پێبوو. فەرحان هەورامانیش میوانی ئەو شانۆیە بوو. بەخاتری ڕاوکردنی کام گیانداری دڕمدا ئەو پێشکەش بە کام پێی من پانی زەبەلاحی لوتفی هۆزەکەی بکەن و شانۆی کچانی میراباڵە گەڕانە بە ناو ژیانی دەیان کچ لە کوردستان کە بوونەتە قوربانی لەسەر ئاواتەکانیان. دەرهێنەری شانۆکە دەڵێ ئەمانەوێت بیری یەکسانی بڵاو بکەینەوە. مەرج نییە لە قوتابخانەدا هەروانە زانستیەکانی تێدا بخوێندێت. دەبێت هونەر و شانۆش گرنگی و پێگەی خۆی هەبێت. ئەم پەیامەی کە من هەم بوو لە ئیشەکەیە پەیامی نێودڵی هەموو مێینەیەکی کووردە، هەموو تاکێکی کووردە، هەموو ڕۆشنبیرێکی کووردە، هەموو ڕۆشنگەرێکی کووردە، هەموو فکر ئازادێکی کووردە کە یانەوێت لە ڕێگەی هونەرەکەیانەوە بتوانن بیری ئازادی بیری یەکسانی بڵاوکەنەوە بۆ هەموو ینی جیهان و بە تایبەتی ئێمە گەلی کوردیش کە ئێستا بەدەستیەوە ئەناڵێنی. بەناوی خاڵ و مام و یاسا و کۆمەلگا و ئەخلاق و ئاین و خوا و چی دەقەشانۆیەکە بەشێکی ڕاکێشانی سەرنجی ئامادەبووان بوو بۆ ژیانی کچان لە پاش هاوسەرگیری و دواتر کەوتنە ژێرباری دەیان لێپسراوێتی و کۆت و بەند و دوجاریش مردنی خواستەکانیان لە ناخیاندا. شانۆکەی ئێمە ناوی کچانی میراباڵە ئەوە تقریبا 2 مانگە پرۆڤە ئەکەین. ئێمە ئەرکێکمان لەسەر شان بوو کە ئامانجێک بگەێنین بۆ ئەو شتانەی کە لە ناو دڵی ئەم کچانەیە کە ناتوانن دەری ببڕن. بەنسبەت خۆمەوەم ڕۆڵی دایک مەبینی کە ئەو دایکانەی دنیا چەند ئازار و ناڕەحەتی ئەکێشن. من ئەرکێکی زۆر قورسم لەسەر شان بوو کە چۆن بمەوێ و ئامانجە بگەێنم بەم خەڵکە. لە ڕاستیە لە کوردستانە شانۆ گرنگی زۆر پێ نادرێت. ئێمە زۆر پێخۆشحاڵە بین کە توانی بێتمان ئەو ئاشنایە بگەڕینەوە بۆ خەڵکی، واتە خەڵکی لە ڕێگەی ئێمەوە کەمێک پۆزتیفانە بیرکەنەوە، کەمێک ژیر بن، کەمێک ئەم کۆمەڵگایە ئێمە ڕۆشن بیر بێت. خەباتی گەورەی کوشکانی میراباڵ لە پێناو ئازادی ژناندا وەک مادەیەکی سەرەکی دەقەکە سوودی لێوەرگیرا بوو. ئەکتەرەکان دەڵێن ئێستاش بەشداری ژن لە شانۆدا ڕێگەی پێنادرێت و
دەیان کۆتوبەند لە بەردەم ژناندا وجودیان هەیە. کە چیرۆکی خوشکانی میراباڵ بخوێنەوە بۆی تێبگەن کە بزانن ئەو سربەستی و ئازادی کە ئێستا بۆ ئافرەت دروست بووە هەمووی بەهۆی ئەو قسە خوشکەوە بووە لەو سەردەمەیەوە چەندینی تر ئێمە ویستمانە هەمان ڕێچکەی ئەوان بگرین هەمان پەیامی ئەوان بۆ کێشانی کە لەم سەردەمەیە هەنە ئێستا زۆرینەی خێزانەکان ڕێگە نادەن بۆ نمونە کچەکانیان بچنە خولێکی موزیکیەوە یان بۆ نمونە کچەکانیان لە دەرەوە ئیشکەن ئێمە نانەوێت کچێک بێمەڵی خۆمان شانۆی کچانی میراباڵ لە نووسینی پشتیوان هەڵەبجەیە و لە بیرۆکە و دەرهێنانی هەردی هادیە لە نمایشکردنی کچانی قوتابخانەی ئایندەی بنەڕەتی بوو لە هەڵەبجە کە خەڵاتەکانی یەکەمی باشترین ئەکتەری کچوو خەڵاتی دووەمی دەرهێنەر و دووەمی ئەکتەری کچی لە چوارچێوەی شانۆی گۆراندا بەدەستهێنا. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە. تەلارسازێکی بەریتانی نۆرمان فۆستەر ئەم هەفتەیە باسی لە یەکخستنی زانیاری پیشەسازی و هونەری دەکرد بە شێوازێکی جیاواز بۆ سازکردنی ئۆتۆمبیل لە پیشانگای گۆگنهام بیلبۆی. ئۆتۆمبیل، هونەر و تەلارسازی پیشانگاکە لایەنی جوانی و تەکنۆلۆژیای ئۆتۆمبیلەکان دەپشکنێت و دەیبەستێتەوە بە هونەرەوە بە پەیکەرسازیەوە بە تەلارسازی و فۆتۆگرافی و سینەماوە. ئۆتۆمبیل وەکو کارێکی هونەری ئەم پێشەنگایە لە ئیسپانیا لایەنی تەکنۆلۆژی و جوانی ئۆتۆمبیلە خاتەڕوو دایان بەسێتەوە بە هونەر، پەیکەرتاشین، فۆتۆگرافی و سینەماوە. پێشانگای ناوازەی کاری هونەریمان دیوە، کاری تەلارسازی و پێشانگای ناوازەی ئۆتۆمبیلمان دیوە. بەڵام هێندەی من بزانم هەرگیز پێشانگایەک نەبووە کە هەموو ئەو بوارانە کۆبکاتەوە وەکو ئەمەی ئێرە کە تیایدا دەتوانین باسی وزات داهاتوو گواستنەوە و پیسبوونی ژینگە بکەین. لە یەکێک لە ژوورەکاندا شاکارێکی هێنری مور پەیکەرتاشی ئینگلیزی سەدەی 19 و 20 لەگەڵ ئۆتۆمبیلێکی هیسپانۆ سویزە H6B دانراوە کە لە سەردەمی ئەودا باو بوو لەسەر ئۆتۆمبیلێکی بوگاتی جۆری 57SC پەیکەرێکی جوڵەداری پەیکەرتاشی ناوداری ئەمریکی ئەلێکزاندەر کاتلەر هەڵوازراوە. هەمومان شەیدای ئۆتۆمبیلین و بۆ ئەوە داوای لێبوردن ناکەین. قسەکە دروستە کاتێک دەسوڕێیتەوە و دەڵێیت ئەو ئۆتۆمبیلە بۆ لەوێ نییە، بۆچی بەشێک نییە لە پرۆگرامەکە. دوجار ئەمە بژاردە و بڕیاری گەلەریە کە لە سەرەتاوە کۆمەڵک ئۆتۆمبیلی کۆ کردوێتەوە وەکو ئەوەی عارەبانەیەک بەبێ ئاسپەکەی دانرابێت. پاشان کە دەچێتە بەشەکانی دیکە بەرهەمی زیاتر دەبینێت کە وێنەکە تەواو دەکەن. ئەم پێشانگایە یادی 200 ساڵ تەمەنی دیزایانی ئۆتۆمبیل دەکاتەوە لە سەردەمێکدا کە مەکینەی مەزنی ئەم ئۆتۆمبیلانە کە بە مەنزین کار دەکەن هێواش دەچنە مێژووەوە هەرکە خەڵکی زیاتر و زیاتر ڕوودەکەنە ئۆتۆمبیلی کارەبایی. زیاتر لە 30 هونەرمەندی شێوەکار بەشداریان کردووە لە کێشانی تابلۆی ڕووبەربەندی دیوارەکانی ئوستورالیا. ئەم هەڵمەتە هونەریە ناوازەیە بۆ تەمایی جوانێکی شایستە بە دیوار و باڵەخانە گەورەکانی سیدنی. تشتێک نو لە پایتەختە ئوسترالیا چێدەبە. خەڵک ڕەنگن و هونەرە سەردیوار و گرافیتی دەبینن. سەدەماڤەیەکێ هونەرە سەرجادەیە. دەستپێکی ئادارێدا 35 هونەرمەند ژێ کانبێرا و سەرانسەری ئوسترالیا بڕیاردا ژیانێ نو بکەن لە هەندێک تاقنمری یەن وی باژاری. ناوێ من فێبزە ئەز هونەرا سەردیوار دکم یان هونەرمەندێ گرافیتی یان هونەرمەندێ جادێمە gelek gotin hene lê em balê dikişînin ser hunera giştî. فێبس دەرهێنەرێ ئاهەنگەیە و دەگەل چەند هونەرمەندان وان هونەرە سەردیوار یا مەزن لە تاغا برادن دروست کرد. لە ئالیەکێ دنیە باژارێ کەمبێرا هونەرمەندا گرافیتی کلێر فاکستن ji başûrê Sydney hatiye da kar li ser tiştekê ciyawaz bike. وان ji min xwest ku bejdar bibim. Pir hesteke xweş e. Digel 35 hunermendên ciyawaz ku ji seranserî cîhanê bim. Navê min Claire Foxton e û ez ji bajarê Wollongongim. Di dawiyê ew wê bibe tişteke têkel ya hunera abstract. Tevlî gul û darûbaran da ku tu karibî hindek pelan bibînî. Di nav vê komê de karê hevrengî heye.
we're doing traditional graffiti sort of stuff. ام گرافیتیا جاران دکن که خلق نها دبینه لسرانسری باجارین ما. ام ده همان دمه ده تشت نو دکن وک هنرمندین سرکه ین ولات. چیروکین ولاتان ابستراکت پورتری سرشتی یان جی هر جوره هنری. لشونا خلق هرا پرا بده گالریان دا که هنر ببینن، اف هنر تیجم خلقه. دمه گوتن بلاف ببال سروی پروژه، امید وان هنرمندان اوه کاروان لدروی کانبراجی وردیتن. هزاران گەشتیار و هونەرمەندی ئۆپێرا سەردانی ناوچە باکووریەکانی هندستانیان کرد بۆ بەشداریکردن لە ئۆپێرا و ڤیستیڤاڵی شاتوون. ماوەی 2 ساڵە ئەم ئاهەنگە ئۆپێرایە بەهۆی کۆڤیدەوە ڕاگیراوە. ئێستاش هەوادارەکانی بە تامەزرۆیەوە هاتوون بۆ بەشداریکردن لەم نەریتە شارستانیەدا. هەزاران لە گەشتیاران و ئۆگرانی ئۆپێرا لە تەپچی باکووری شارۆچکەی دارماساڵای هندوستان کۆبوونەوە بۆ ئەوەی فستیڤاڵی نەریتی نازراو بە شۆتۆن سیر بکەن دوای ئەوەی پاش زیاتر لە 2 ساڵ بەهۆی پەتای کۆڕۆنا نەیانتوانی بوو ئەو بۆنە هونەریە گرنگەی خەڵکی تێبەت بەڕێوەبرن. ئەم بەشداربوویە خۆشحاڵە کە ئێستا دەرفەتێک ڕەخساوە ئەم فستیڤاڵە بەڕێوەبرن. I am feeling thrilled actually because like it's been almost 2 years. زۆر کەیف سازم چونکە ئەوە 2 بۆ 2 ساڵ و نیوە کە بەهۆی پەتای کۆرۆناوە خەڵک ڕێگەیان پێ نەدراوە کە کۆ ببنەوە و لەگەڵ یەکتر بدوێن. بەڵام پاشە 2 ساڵە زۆر خۆشە لە دەوری خەڵک بی چێژ وەربگری و پێ بکەنی و سەبارەت بە ژیانی خۆت قسە بکەی. خۆی ئەم نەریتە کۆنە دەگەڕێتەوە سەردەمی چەرخی چاردە و لە کۆمەڵگەی دریپانگ لە لاسای تەبەت سەرچاوە دەگرێت شوێنێک باوەڕمەندانی بوودا تێیدا نزا دەکەن. مەبەستی ئەو فستیڤاڵە کە گەلێک دەستەی سەماکردن تێیدا بەشدار دەبن بۆ ئەوەی ئەو کولتورە بپارێزن. ئامانجی سەرکی ئەو ئینستیتیوتە گەشەپێدان و پاراستنی نەرێتی لە مێژوێنەی خەڵکی تبەتە کە ئەویش بۆنەی نیشاندانی هونەرەکانی ئەو خەڵکەیە. ناوی ئەو فستیڤاڵش لە خواردنی ماستێک ڕاهاتووە کە باوەڕمەندانی بوودایی جا بە خانموو بە پیاوە لە ماوەی ئەو ڕۆژانی مانگ تەواو پڕ دەبێت کەڵکیان لێوەردەگرت بێ ئەوەی خۆراکی گۆشت بخۆن. خانمە دەروون ناس و گوتاربێژی ئەمریکی ئیمۆری ئۆستن دەڵێت ڕەنگە هەندێک ڕۆژ لەناو دڵتدا گۆرانیەک نەبێت بیڵێیت. بەهەرحاڵ گۆرانیەک بڵێ تا زایڵێکی دیکە و جوانێکی دیکەی جیهان ماڵەوە.